ڕۆڵ و پێگەی کورد لە داهاتووی عێراق و کاریگەری هاوکێشە ئیقلیمی نێودەوڵەتیەکان لە ئاڕاستەکردنی و ئاڕاستە گۆڕینی پرۆسەی سیاسی لە عێراقدا لەگەڵ بەڕێز کامەران بابانزادە چاودێری سیاسی و ماوەسەی زانکۆ گفتگۆی زیاتر دەکەین. ماوەسا کامەران سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت بە سپاس ئامادەبوونتان زۆر سپاس. بەو پرسیارە دەست پێەکەم، هێزە سیاسەکانی عێراق بەرەو هەڵبژاردن دەڕۆن، هەروەها ژمارەیەک لیست و هاوپەیمانی جۆراوجۆر دروست بوون. بە خوێندنەوەی بەڕێستان هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق چییە گۆڕێت یاخود هەڵبژاردن عێراق بۆ چ قۆناغێکی سیاسی نوێ دەگوازێتەوە؟ سڵاوی خوا لە ئێوە و لە بیسەرانیش. دیارە هەڵبژاردنەکانی عێراق پێش هەموو شتێک دەبێ ئاگاداری ئەوەی بین پرۆسەی سیاسی لە عێراق گەرم و گورترە وەکو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و واقع دەری خست بەوەی کە هەر وڵاتێک پەرلەمانەکەی دەسەڵاتی هەبێ و دەسەڵاتی لێپرسینەوەی هەبێ و بە ئەندازەیەک قۆناغێکی باشتری بەڕێکرد بێ لە هەرێمی کوردستان بە تەئکید دەسەڵاتەکانی هێواش گەرم و گورتر دەبێ. بۆیە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی گەورەدایە لە بەرەوەی پەرلەمانەکەی پەکخراوە و لەبەر ئەوەی پەرلەمانەکەی پەرلەمانێکی کارانیە و چاودێری ڕقابی تێدا بێهێزە. بە دڵنیاییەوە هەڵبژاردنەکانی عێراق لە قۆناغێکدایە کە هەرێمی کوردستان لە قۆناغێکی گەورەی پاشەکشەی سیاسی و پاشەکشەی ئابووری و پاشەکشەی کارژێڕی و هەروەها کە پاشەکشە بۆ بەرامبەر بە هاوڵاتیەکانی و پاشەکشە لە ئیدارەدانی ئەم وڵاتە. بەداخەوە پرۆسی سیاسی لە عێراق ئەگەر بە بەراورد لەگەڵ دنیای پێشکەوتوو بە بەراورد لەگەڵ دەوروبەر لە قۆناغێکی باشیشدا نەبێ، بەڵام بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان قۆناغێکی باشتری بڕیوە و پێمان وایە لەسەر ئاستی عێراق بە ئەندازەیەک معادلەی هاوکێشە دەگۆڕێ، بەڵام بەرامبەر بە هەرێمی کوردستان بەهۆی ناتەوایی هێزە سیاسیەکانەوە بەهۆی ناکۆدەنجی پارتە سیاسیەکان بەرامبەر بە هەڵبژاردنەکان و بەرامبەر بە بەغدایەوە بەهۆی کەمی ئەو لاوازی ئەو کارتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەرامبەر بە بەغدا بە دڵنیاییەوە لە قۆناغێکی زۆر هەستیاردا دەکرێەوە ئەگەر بێت و هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان جارێکیکە بە شێوەیەکی تەبایی و بە خۆداچوونەوە بۆ ئەم یاری کە لەگەڵ بەغدایاندا هەیەە عەفوان بە دڵنیایی ئەو هەڵبژاردنانە بە ئەندازەیەکی باش بە زیان دەشتێتەوە بە پرۆسی سیاسی بۆ هەرێمی کوردستان. مادەم وەڵامی پرسیارەکەمت بە بەراوردکاری وەڵامدایەوە، هەر لە چوارچێوەی بەراوردکاریە بمێنینەوە پێم خۆشە بپرسم کە ئەو ئاڕاستەیەش دروستە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە گلەی و گازندەیان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە معادلەکان هێواش ئەگۆڕێت، هی ئەوەیە کە هەرێمی کوردستان نەشەفافیەتیشی لەناو هەڵبژاردندا هەیە یاخود چییە ئەمە؟ خۆی بە دڵنیاییەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە باڵەدەستی حیزبیە و بازنانە بەسەر موسساتی شەرعی ئەم وڵاتە و کە ئێمە قسە لەسەر دەوڵەتی مەدەنی و هەروەها کۆمەڵگەی مەدەنی و دەوڵەتی موسساتی حکومڕانی تەندروست دەکەین. حکومڕانی تەندروست ئەوەیە کە سیستەمی حکومڕانی دابەش بکرێ بەسەر هەر سێ سێکتەرەکەی یاسەدانان و هەروەها جێبەجێکردن کە حکومات و دەسەڵاتی دادوەری ئەم سێ دەسەڵاتە لە هەرێمی کوردستان دابەش نەکراون بە شێوەیەکی تەندروست و دەسەڵاتی جێبەجێکردن کە حکومەتە باڵەدەستە بەسەر دەسەڵاتی پەرلەمان و باڵەدەستە بەسەر دەسەڵاتی دادوەری، یعنی وڵاتێک بابرین هەرێمێک کە چەند ساڵە بودجەیەکی نەبستە پەرلەمان و تەصدیق بکرێ، پەرلەمانێکی نییە بتوانێت بە سەرچاوەکانی داهات و خەرجی ئەم وڵاتە دابچێتەوە. ئەمە ئەگەر بێت و بەراوردی کەین لەگەڵ عێراقێکی پەرتەوازە، عێراقێکی دوای 2003 وێران لە ڕووی موسساتیەوە، عێراقێکی پاشەکشە، دەبینین ئەمڕۆکە عێراق بە ئەندازەیەکی زۆر باش پێشکەوتووە و ئەوەش دەسەلمێنێ هەر وڵاتێک دەسەڵات بدە پەرلەمانەکەی، دەسەڵات بدە موسساتە شەرعیەکانی وڵاتەکەی خۆی، دەسەڵات بداتە دەسەڵاتی دادوەری و حکومەت کاری خۆی بکات لە چوارچێوەی دەسەڵاتی یاسەدانان و ڕقابیەکەی کە پەرلەمانە بە تەکید بەرەو پێش دەچێ بە بەراورد لەگەڵ هەرێمێک کە ئەم سیستەمەیان با بڵێن ئەم شێوازەی تێدا پیادە ناکرێت. زۆر باشە. هەر لە ئێستاوە هەز بەوە دەکرێت کە هەڵبژاردنەکانی داهاتوو کێبڕکەی بەهێز بەخۆ دەبینێت بە شێوەیەک هەر لە ناو جەمسەری شیعەدا چەند هاوپەیمانێتێکی بەهێز و لە هەمان کاتیشدا دژبەیەک هاتوونە تاراوە، بە هەمان شێوە لە جەمسەری سونەش هەمان نمایش دەبینرێت. بەڕای ئێوە چانسی بەهێز لە هەکبەی کام لەو هێز و هاوپەیمانێتێدایەک بۆ گرتنە دەستی دەسەڵات لە 4 ساڵی ئایندەی حکومڕانی لە عێراقدا؟ دەبێت ئەگەداری ئەوەی بین کە ناکۆچی نێوان هێزە شیعیەکان ناکۆچی زۆر جەوهەری نییە، ناکۆچێ لە ئەدا، ناکۆچێ لە سەدەسەڵات، بەڵام دوجار لە ڕێگەی مەرجعیەتەوە ئەمانە جارێککە یەک دەگرنەوە. بۆیە دەبینین بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە سونە و بەرامبەر بە دنیای غێری خۆیان
ناکۆک دەبن و بە ئەندازەیەک لێک دەخوێنن و لەسەر کۆمەڵێک دۆسەی گەندەڵی بەریەک دەکەون بەڵام دوجار لە هەڵوێستە گشتیەکان و لە استراتیژیەتی منزومەی ماڵی شیعی دەبینین تەبایەکی گەورە هەیە. بۆیە ناکۆچی لە نێوان هێزە شیعەکان بەو ئەندازەیەکە ئەم هێزە زیاتر دەنگبێنە یان کەمتر پێم وانییە معادلەی گەورە لە هاوکێشەی ئایندەی عێراقدا بگۆڕێ بەهۆی ئەم هەڵبژاردنانەوە ئەم لیستە لە شیعەکان زۆرتر دەنگبێنیان ئەویتر بەرامبەر بە هێزە سونیەکان بە تایبەتی لەوەی کە ناوچەکانیان بەوەی شەڕی داعشەوە کاول ببوو هەتاکو ئێستا نەبوونەتە جەمسەرێکی بەهێز و نەبوونە کارکتەرێکی گەورە بە تایبەتی لە دوای 2003ەوە وەزعی منزومەی سونی خراپە و پێشم وانییە لەم هەڵبژاردنە جارێکی کە بتوانن خۆڕێک بخەنەوە و بتوانن بە کارتێکی بەهێز یان معادلەیەکی بەهێز لاوجێشەکەدا بەنسبەت هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەهۆی ڕیفراندۆم و هەروەها نەفامی سەرکردایەتی سیاسی کوردەوە لە پاشە کشەداین واتە سەوڕ دەکەم ئەگەر وا بڕوا هەم هێزە سونیەکان و هەم هێزە کوردیەکان لە ئایندەی لە دوای ئەم هەڵبژاردنانەوە چارەنووسیان باش نابێ ئەگەر بێت و لە ئێستاوە ئامادەکاری نەکەن و بە خۆدا نەچنەوە زۆر بەڵێ هەرویستم لەبارەی ڕۆڵ و پێگەی کورد ئەو پرسیارەدا ڕاستە بکەم ڕۆڵ و پێگەی کورد لە پرۆسی سیاسی عێراقی داهاتوودا چۆنە بێت و پێتان وانییە کە کورد بتوانێت بە سەنگ و پێگەیەکی بەهێزەوە بچێتەوە بۆ بەغدا؟ زارە پێش هەموو شتێک لە ناو سەدا بڕێنراوەکان بەڕاستی ینی ئەمڕۆکە لە کارەساتێکی گەورەدا دەژێن بەوەی کە ناتەبایەکی گەورە هەیە. ڕاستە ئەم سێ هێزە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و لیستی هاوپەیمانەتی پێکەوە هاوپەیمانەتێکیان دروست کردووە کە ئەمە هێندەی دەتوانم بڵێم شارە لەسەر هەرێمی کوردستان هێندە شار نیە لەسەر بەغدا بەو حسابەی کە ئەگەر بێت و پارتیویەکێتی لە هەرێمی کوردستان بە ئاقاری تەبایی و سازش نەیەن لەگەڵ هێزە سیاسیەکان بە دڵنیایی هێزیتر دروست دەبێ و دەبین یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بە تەنیا بە لیستێکدا دەبەزێ. ئێستا دەبینین پارتی دموکراتی کوردستان ڕایگەیان کە لە کەرکووک بەشداری هەڵبژاردنەکان ناکەوە بایکۆتی دەکات. لە ڕابردوودا دەبینین هێزە تورکمانی و عەرەبیەکان لە شارێکی وەکو شاری کەرکووک یان پارێزگای کەرکووک منافیسێکی گەورەی هێزە کوردیەکان بوو لە کاتێکدا کە هێزە کوردیەکان باڵادەست بوون لەو شارە و ئاوارەکانی هەولێر و سلێمانی کە ئاوارەی کەرکووکون گەڕاونەتەوە بۆ دەنگدان و دەنگدانێکی جدی هەبووە بەڵام بە دڵنیاییەوە چاوەڕوان ناکرێ حەماسەتێکی وا گەورە بۆ دەنگدان هەبێ. بۆیە ئەگەر وا بڕوا من پێم وایە کەرکووک و نەسەودا بڕێنراوەکان لەم هەڵبژاردنەدا لە مەترسیدان و ئۆباڵی گەورەش دەکەوێتە سەرشانی هێزە سیاسیە کوردیەکانی خۆمان و بەتایبەتیش پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەرێمی کوردستانن بە ئاقارێک دابرد کە تەبایی تێدا بە تەواوی لە کوردستاندا ڕۆیشتۆ هەڵفڕیوە. زۆر باشە کەواتە ئەرک و پێویستیەکانی داهاتووی کورد چین لەوەی کە لە داهاتووی عێراقدا لە پێناو سەقامگیری پێگەی کورد لە حکومڕانی عێراقدا دەبێت چی بکرێت و لە هەڵبژاردنەکانیشە چی پێویستە بەتایبەت لە ناوچەدا بڕێنراوەکان کورد چی بکات و ئەرکی سەرەکی لایەنە سیاسیەکانیش خۆی لە چیا بینێتەوە؟ زارە پێش هەموو شتێکیانی من تەسەوڕ ناکەم ئێمە لە هەرێمی کوردستاندا هێزی تەبا نەبین و قەنەعەتمان بە شەراکەتی ڕاستەقینە نەبێ و قەنەعەتمان پێکەوە ژیان نەبێ و قبوڵکردنی یەکتر نەبێ و چاوەڕوانیکردن لەوەی کە لە ڕێگەی ئیرادەی دەنگدەرانەوە ئێمە وجودمان هەبێ و پەنانەبینە بەر هێز پەنانەبینە بەر پەخستنی مؤسسات بە دڵنیاییەوە ناتوانین خاوەنی ئەو هێزە یەکگرتووە تەبایە وەروە خاوەنی سیناریۆ و پلانی مشتەرەک بین بەرامبەر بەغدایە. یعنی ئەگەر بێت و ئێمە سەیری ئەم چەند ڕۆژەی دوایی بکەین با بڵێن لیستی هاوپەیمانی بۆ هەڵبژاردنی عێراق لە ناوچەکانی دیالە و هەروەها تکریت و کەرکووک و مووسڵ ڕاگەیاندرا لە بەرامبەر بەمەدا دەبینین یەکگرتووی ئیسلامی کوردستان بە تەنیا دادەبەزێ لەبەرەوەی تاکو ئێستاش یەکگرتووی ئیسلامی کوردستان بەداخەوە تووشی زۆرێک لە عینادی سیاسی بووە بەوەی کە هەتا ئێستا قەنەعەتی وایە ئێمە لە قۆناغی شەڕی ناوخۆی بینی یەکێتی و پارتیدا دەژین بۆیە وەستان لە نێوان ئەم دوو هێزە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سەروەری بوو بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان پێم وانە ئێستا سەروەری بێ لە بینی هێزێک کە معارەزەی دەسەڵاتێکی شکست خواردووە و لە بەرامبەردا کە هێزێک با بڵێن دەسەڵاتێکی دیکتاتۆریانە بەسەر کوردستاندا دەسەپێنێت تۆ بینی وەسەتیەت و میانەڕەوی لە بینی ئەم دوو هێزەدا پیادە بکەی پێدوا بێ ئەمە سولح و ناوبژیوانیە. دەبینین پارتی دموکراتی کوردستان لە ناوچەکانی مووسڵ و کە خۆی تێیدا باڵا دەستە حیزبایەتی دەکا و گرفتی نییە و بەشداری هەڵبژاردنەکان دەکا و بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا دەکا بەڵام لە کەرکووک کە خۆی تێیدا باڵا دەست نییە ئەگەر تێبینیمان کردوێ کوردایەتی بە هێزەکانی تر دەفرۆشێتەوە بۆی کە پێویستە لە کەرکووک کوردایەتی بکرێت. زۆر باشە بۆی ئەمانە هەر هەمووی ئاماژەی زۆر مەترسیدارن ئەگەر تێبینیت کرد بەتایبەتی ئەم چەند ڕۆژە ئاماژەی زۆر مەترسیدار هەیە بۆ کەرکووک. پێم وایە ئەگەر بێت و پێداچوونەوەی جدی نەبێت لە ماوەی ئەم چەند ڕۆژەیدا
دوور نییە لە ئەنجامی ئەم هەڵبژارنە جارێککە لە کەرکوڵ کورد ببێتەوە بە کەمینە و ئەمە بێ بە بەڵگەنامە و وەسیقەیەکی گەورە بۆ لە دەستدانی کوردستانی بوونی کەرکووک بەرامبەر بە واقعی نێودەوڵەتی و ئیقلیمی و هەموو ئەوانەی کە چاوێنە سەر کەرکووکە کە شوناسی ڕاستەقینەی دەنگدەرانی دەبێت یەکلای کاتەوە. زۆر باشە ماوەسا کامەران ینی بەدەر لەوەی کە لایەنێک سیاسی خۆی پێی باشە بە لیستێک دابەزێ ئەوە ئەکەوێتەوە سەرەوەی کە حیزبە و لایەنی سیاسی خۆی واخوازێ بە سربەخۆ دابەزە بەڵام بایکۆتکردنی هەڵبژاردن بە تایبەت لە شاری کەرکووک لەلایەن هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستانەوە تا چەند زەرەرە لە پێگەی کورد خۆی ناتەوایی چەندە یان با بڵێن فەرەلیستی لە کەرکووک و ئەو ناوچانە چەندە زیانی گەورە بە پرسی کورد بگەێنێ لەو ناوچانە بە دڵنیایەوە بایکۆتکردنیش زیانی گەورەتر دەگەێنێت چونکە 2000 لەو شارانە دەنگدان و زۆرینەی دەنگدەران هەر ڕەگەزێک بن بە تاکید ئەمە بەڵگەیە لەسەر شوناسی ئەو شارەوە شوناسی ئەو پارێزگایە بۆیە پەرتەوازەی زیانێکی گەورە دەدا بەڵام زیانی لەوە گەورەتر بایکۆتکردنی هەڵبژاردنەکانە لەو شارانەدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کامەران بابان زادە چاودێری سیاسی ماوەسای زانکۆ لە سوودەکانمە لە شاری سێمانیەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە. زۆر سپاس.